بەهۆی ئەو بڕیارەشەوە نزیکەی تقریبان 600 تەڵەبە بە کۆی هەموو بەشەکان کەوتووە. ینی ئێستا تەڵەبەکانیش داوای ئەوە دەکەن ئەگەر بڕیارێکی هەڵە دەدرێت لەلایەن سەرۆکاتیان لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا چۆن دەکرێت قوتابیان بکرێنە قوربانی لە هیچ شوێنێک نەبووە دوای تێپەڕبوونی مانگەک و نیو زیاتر ئەنجامت بدرێتەوە پێت بڵێن بگەڕێەوە ساڵی دواتر یانە خۆ قوتابی هەیە قۆناغی چوارە دەرچووە ئاهەنگوشتی ژێڕای هەمووی تەواو بووە ئێستا هاتوونە پێی دەڵێن تۆ دەی بگەڕیتەوە زانکۆ یعنی دەرچوە تەخەڕوزیش کردووە. هۆڵەکانی خوێندن بایکۆت دەکەین و داواکاری خۆمان بۆ سەرۆکاتی زانکۆ بەرز دەکەینەوە دوایش داواکاری خۆمان بۆ وەزارەتی خوێندنی باڵا بەرز دەکەینەوە. من یەک لە قوتابەکانی مەرحەلە چارم لە هەندەسە مەدەنی دوو نەتیجەم لە جیرفانە ئێستا وەکو شاید حاڵی یەکیان هەردووشیان تاریخیان دیارە یەکیان بیدای ساڵە یەکیان دوێنەیە کە دەکاتن هەفتی 11 وەرمگرتیتەوە هەفتی 11 دوو نەتیجەمان وەرگرتیتەوە. ئەمەش بەڕاستی ئەوە قبوڵ ناکەین چونکە ئەگەر هاتو جامیعە هەڵەیەکی کردیە ئەگەر هەڵەیە کردیە نابی تەڵەب بێتە قوربانی ئەگەر قسەی خۆیان دەن ئەگەر هاتو وەزارەت لە خەمخۆری تەڵەبەدایە ئەوان هەڵەیان کردیە نابێت تەڵەبە قوربانی بۆ نمونە ڕیاسە جامیعە هەیە دەبێت ئەوانە دەست لە کار بچێشێنەوە ئەوانە سزا بدرێن نەک قوتابی بازەکەی بدا هەڵوێستی جدیمان هەبی دەربارەیەوە و دەتوانین بڵێن هەمومان بێکەوە ناچینی ئەوای کۆتی هۆڵەکانی خوێندنمان کردیا هەمووشمان ئامادەین لێرانە زارێکی تر بچین بۆ لای تعلیم عالی لەوێن دەریش ئەماش هەڵوێستی خۆمان زارێکی تر دەربڕینەوە و هەروها ئامادەین ئێستا لە دوای ئەوە لێرە خلاص بن دەچینە پێش پەرلەمانیش وەکو هەموو جامیعەکانی مافی خۆماندا بەڕاستی خۆش نابین.